لە درێژەی بەسەرکردنەوەکانی مامۆستا عەلی باپیر بۆ ناوچە جیاجیاکان و لە نزیکەوە بینینی کەسایەتی و ڕیشسپی و پیا و ماقوڵان و لە سەردانی دوو ڕۆژەی بۆ سنووری مەڵبەندی سۆران بە هاوڕێتی وەفدێکی سەرکردایەتی و بەرپرس و کارجێڕانی مەڵبەندی سۆران و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان چەندین دیدار و سەردانی ئەنجامدا. لا قەزای چۆمان سەردانی ماڵی مام محەممەد مژدەینیان کەسایەتی قەزای چۆمانی کرد. دواتر لە ئاشی بڕەگوێز سەردانی ماڵی مام هەمزە گوندە جۆری کرد. هەر لە درێژەی سەردانەکەی مامۆستا عەلی باپیر سەردانی گوندی ناوپردانی کرد و لەوێش سەردانی ماڵی مام ئەسعاد کەسایەتی ناوپردانی کرد و ژمارەیەک لە خزمانی گوندەکە ئامادەی دیدارەکە بوون. لە گوندی کەوەرتەش سەردانی ماڵی کەسایەتی گوندەکە مام تاهیر کەوەرتی کرد و چاوی بە ژمارەیەک لە دانیشتوانی گوندەکە کەوت. دوای گەڕانەوەشی لە دەڤەری باڵەکایەتی سەردانی ناحیەی هەریری کرد. لەوێش لە گوندی باتا سەردانی ماڵی مامۆستا مەلا عەبدوڕەحمانی کرد. لە ماڵی ئەویش چاوی بە ژمارەیەک زانای ئاینی دەڤەرەکە کەوت. لە دوا وێزگەی سەردانەکەشی سەردانی ناحیەی باسرمەی کرد و لەوێش لە ماڵی کاک بەهرام لەگەڵ ئەنجومەنی هەریری کۆمەڵی ئیسلامی کۆبووەوە. دواتر بە ئامادەبوونی مامۆستایانی ئاینی و ئەندامان ویلایەنگرانی کۆمەڵ لە ناوچەکە ئەمیری کۆمەڵی ئیسلامی وتەیەکی بۆ ئامادەبووان پێشکەش کرد و باسی لە ڕۆڵی زانایان و مامۆستایانی ئاینی لە کۆمەڵی کوردەواری کرد. ئەمیری کۆمەڵی ئیسلامی بە پێویستی زانی مامۆستایان ڕۆڵی زیاتر لە چەسپاندنی پێکەوە ژیان و ئاشتی کۆمەڵایەتیدا ببینن. هەروەک جەختی لە دەستگرتن بە بنەمانە گۆڕەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کردەوە. جێگەی ئاماژەیە لە ماوەی 2 ڕۆژمانەوەی لە دەڤەری سۆران مامۆستا عەلی باپیر چەندین سەردانی بۆ لای دام و دەستگا حکومی و کەسایەتیە کۆمەڵایەتیەکان ئەنجامدا و دوای ئەو زنجیرە بەسەرکردنەوەیە کۆتایی بە سەردانەکەی بۆ ناوچەکە هێنا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی باسرمە.